لەگەڵ بەڕێز ڕەسوول ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لە کەرکووک لەگەڵم دەبێت. کاک ڕەسوول زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. پێتان وایە ئەم کێشانە بەدەست دروست دەکرێن لە گەڕەکە کوردنشینەکان بۆ نمونە هەبوونی کێشە لە تابلێتی بژمێرەکان، هەندێک کێشەی دیکەی تەکنیکی؟ زۆر سپاس بۆ بینێرە خۆشەویستەکان. دیارە سەرژمێری خۆی لە خۆی ئەتوانین برین پرۆسەیەکە لە مێژووی دروستبوونی حکوومەتی عێراقەوە کە هاتووە لە هەموو حاڵەتەکاندا بە مەبەست بووە و ئەتوانین برین جگە لە مەبەستی سەرژمێری هاوڵاتیان لە بواری ئیداری و بژێوی ژیان مەبەستێکی سیاسیشی لە پشتەوە بووە. ئەوەی ئێمە بۆ ئەم سەرژمێریە ئەتوانین بڕین تێبینیە لە لامان ئەوەی ئێمە لە دوای 2023ەوە کە ڕژێمی سەدام ڕووخاوە لە کەرکووک و لە هەموو عێراق ئەم هەنگاوە نەنراوە، واتە نەتوانراوە دەست بۆ سەرژمێری گشتی ببرێت بە حکمی ئەوەی کە ئەم سەرژمێری ئەتوانین برین لە عێراقا زۆر جار تووشی ئاهەنگاری سیاسی و دیموگرافی ناوچەکانمان ئەکات بە حکمی ئەوەی کە خۆی لە خۆیان سەرژمێری ئەتوانین برین زۆر یاسا و سنوور پێشێل ئەکات، چونکە سەرژمێری چۆنەی واقع حاڵە ئەو لە واقع ئێستا چۆنە بەو شێوەیە پیشان ئەدرێت. ئێمە ئەم ناوچە کێشە لە سەرانە بە شێوەیەکی گشتی ئەتوانین برین دەبوو پێش ئەوەی مادەی 140 جێبەجێ بکرێت ئەمە نەکرایە بەمە وەکو تێبینێک لەسەر حاڵەتەکە، چونکە ئێمە مادەی 140 لە خاڵەکان ئەتوانین برین ئیستیفتایە و ئاساییکردنەوەیە. ئەوەی بۆ ئەم سەرژمێریە بەلای ئێمەوە گرنگە ئەوش ئەوەیە کە ئەم سەرژمێریە بە شێوەیەکی گشتی مەترسیەکە لەوەیە بەدیلی سەرژمێری 57 بێت، ئەحسای 57 بێت بە حکمەوەی ئێمە لە هەڵبژاردننی 2021 گەڕاینەوە بۆ ئەحسای 57 و ئەوانی لەو سەرژمێری 57 تا بەشداربوون بە هەمان ئەتوانن بەشداری دەنگدان بکەن، کەواتە ئێمە بە هەموو پێوەرەکان ئەم سەرژمێریە ئەبێتە بەدیلێک بۆ سەرژمێری 57 بە حکمی پاش 57 ساڵ لەمەوە پێش ئێمە سەرژمێری کراوە بەم شێوەیە زیانمەند دەبێت ئەگەر ببێتە جێگیرەوەی سەرژمێری 1957. بەڵێ بە دڵنیاییەوە زەرمەندی گەورە ئەبێت لەبەرەوەی ئێمە لە توانین برین بەپێی ئەو بڕیاری ساڵی 1976 کە هەموو قەزا و ناحەکان لە کەرکووک کرایە و درایە سەر پارێزگەکانی تری عێراق بۆ نمونە چەمچەماڵ و کفری و کەلار و ئەمانە درایە سەر پارێزگای سلێمانی، دووس درایە سەر پارێزگاری برەی سەلاحەدین، ئەمانە هەمووی لە کەرکووک کرایە و بە بڕیارێکی سەردەمی پێشوو. بەڵام ئێستا ئەوانە ئەحسای 57یان کەرکووکە. ئێمە لە سەرژمێری 2024 ئەم نەمانتوانی ئەمانە بگەڕێنینەوە سەر کەرکووک و لەسەر پارێزگاری کەرکووک جێگیریانکەین، واتە ئێمە هاتین خۆمان ڕەزامەند بووین لەسەر ئەوەی ئەم قەزا و ناحەیانە لە پارێزگای کەرکووک دوور بخەینەوە بیخەینە سەر پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. خۆ ئەمە ئەگەر لە ڕووی دانیشتوانیشەوە سوود بە هەرێمی کوردستان بگەێنێ، بەڵام وەکو پارێزگاری کەرکووک ئەتوانین برین یەکێکە لە گەورەترین زیانەکان لەبەرەوەی ڕێژەی کورد لە چاو نەتەوەکانی ترا زۆر دا ئەبەزێت لەبەرەوەی ئەو پارێزگانە ڕێژەیەکی دانیشتوانی بەرچاوی تایە. ئەگەر ئەوانە لەگەڵ کەرکووکا سەرژمێری بکرایە ململانی نەتەوەکان زۆر بە شێوەیەکی جیاوازە بۆ کاتە نەتەوەی کورد زۆر لە پێش ئەم حاڵەتە بۆمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە باس لە ئاساییکردنەوە ئەکەین لە مادەی 130 ئەم سەرژمێریە بەڕای من هەموو ئەو دۆخانە چۆنەڵی تێ ئەپەڕێنێت. هەموو ئەو کوردانی کە ئێمە لە 91 و لە 2017 و بە هەر هۆکارێک بێت کەرکووکیان جێ هێشتووە کە ناوێن لە خۆیان ناو ئاوارە لە پارێزگاکانی تری عێراق ئەگەر لەمەیان نەگەڕێنەوە بەڕای من شتێک نامێنێ بە ناوی ئاوارە بوونەوە، بەحقەتیش نامێنێت. بەڵام کاک ڕەسوولانی ئەگەر ئەم سەرژمێریە بۆ مادەی 140 بەکاربهێنرێت ئەمە پێشێلکردنی دەستوور نییە؟ بەدڵنیاییەوە پێشەرکردنی دەسوورە، بەڵام من پێم وایە بە سیاستێک کراوە بە بەرگی ئەم سەرژمێریە ناونراوە سەرژمێری بۆ بژانەوە، واتە ئەوان نەتەوە و سیاستەکان لێ دوورخستەوە بەڕای خۆیان بەڕووکەشیەکە. بەڵام ئێمە یاسا و چۆنڵی ڕێساکانی سەرژمێری دەزانین. ئەگەر ئێمە لە 1922 لێکی دێنەوە بۆ 34 کە سەرژمێری دووەمە بۆ 47 بۆ 57 بۆ 64 و 65 بۆ 77 بۆ 87 دوا سەرژمێری کە 97
ئەمانە ینی بە شێوەیەکی گشتی هەر یەکە کۆمەڵێک مەبەزدار و کۆمەڵێک شتی تێەوە ئێمە لە بەڵام ئێستا کوردەڵێ ئێمە گرنگتیمان وەرگرتووە بۆ سنووری مادەی 140 کەواتە مەترسیەکە چییە لەسەر و ناوچانە؟ بەڕای من کورد ئەگەر بە هەموو پێوەرێک زوو لە تەجروبەی ئیداریە بەداخەوە ئەو شارزای پسپۆڕیە نییە بتوانن ململانێ لەگەڵ لەسەر مێزی گفتوگۆ بکەن لە تایبەت لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراقە کە پێشینەیەک و پشتگیریەکی نێودەوڵەتی و ناوچەیشی هەیە ئێستا ئەو کاڵێ زمانی ئەم حاڵەتەمان کردەوە بە بیانوی ئەوەی کە نەتەوە دەرکراوە لە سەرژمێری بەس بەڕای من ئەوە حەل نییە نەمەوە باز دواتر ئەم سەرژمێریە بۆ مەرامی سیاسی لەو ناوچانە بەکاردەهێنرێتەوە. من بە دڵنیاییەوە ئێستا پێتەڵم بۆ مێژوش ئەو عەرەبەی کە هاتوتەوە ئەم شارە و مادەی 140 وەرگتەوە دووبارە گەڕاوەتەوە هەمووی دووبارە ئەبێتە کەرکووکی ڕەسەنی ئەم شارە. ئەو کوردێک کە ئەم شارەی جێ هێشتووە بەناو لە پارێزگاکانی تری سلێمانی و هەولێر دانیشتووە و لە دوورەوە خۆی بە ئاواری کەرکووک زانێت هیچی پەیوەندی بە کەرکووکەوە نامێنێ. چۆن لە هەڵبژاردننی 2021 پشتمان بەس بە سەرژمێری 57 لە هەڵبژاردنەکانی داهاتوتا بە دڵنیاییەوە پشت ئەبەستین بە سەرژمێری 2024 چونکە بە هەموو پێوەرە نێودەوڵەتەکان ئەم سەرژمێریە لەژێر چاودێری نێودەوڵەتەکانایە و ئەم سەرژمێریە هەموو لایەنەکان ڕازین لەسەری کورد کە تێبینیمان هەیە سەر کۆمار لە ئێمەیە وەزیری داد لە ئێمەیە جێگری سەرۆکی پەرلەمان لە ئێمەیە پارێزگاری کەرکووک لە ئێمەیە کە سەرۆکی وحدەی ئیداری و سەرۆکی ئەم سەرژمێریە کەسی یەکەم لە کەرکووکە ئەوە ئێمە لەمانە بە هەموو پێوەرێک رازین پێی ئەیانی چی لە 2025 هەڵبژاردنێک بکرێت پشت بە هەڵبژاردننی 2024 نەبەسێ بچین پشت بە هەڵبژاردننی 57 بەسین لەبەر ئەوە من پێم وایە ئەوەی کە ئێستا ئەوتێت کە حەل کراوە ئەوەی کە ئێستا گوێت کە کاریگەری نییە ئەوەی باسدا ئەواکە کە هەر سەرژمێری 57 ئەبێتە ئەساس زۆر بەداخەوە تەنها بەچکردێکە لە سیاسی و سیاست مەدارانی کورد ئەدرێت بەداخەوە من ئێرێم ئەم سەرژمێریە ئەبێتە بنەمایەک بۆ نیشتەجێبوونی کەرکووک بۆ دانیشتوانی کەرکووک بۆ سنووردارکردنی کەرکووک چونکە ئێمە ئاگاداری ئەو حاڵەتەین بەشێک لە سنوورەکانی دەوروبەری کەرکووک کە ئەسڵەن بەپێی سەرژمێری دەبوو لەسەر کەرکووک سەرژمێری بکرانایە بەڵام ڕێگە پێ نەدراوە سەرژمێری بکرد کە من ناوچە کوردستانەکان واتە دەسەڵاتی کوردیش تا ڕادێک خۆی حەزەری هەیە لەم سەرژمێری باشترینی نێوخراپەکان هێزەوە سەر بە مەرکەز کورد ئێستا بیکات بۆ ئەوەی کەمترین زیانی بەربکەوێت یان بە کەمترین زیان بێتە دەرەوە لەم سەرژمێریە. بەداخەوە ئێمە زۆر دەمێکە هاوار بۆم حاڵەتاکەین هەروەک خۆم ئەتوانین کۆڕشم بەستووە لەسەر ئەو حاڵەتەوە لەسەر مەترسیەکانی سەرژمێری بەڵام تازە تا تۆ گەیشتوتە قۆناغی کۆتایی ئەوەیە کە ئامادەکاریت کردووە بە پارێزگاکانی تریشەوە خۆی لە سەرژمێریە یاساکەی ئەگە دوو پارێزگایان یەک پارێزگاش سەرژمێریتیان نەکرێت ئەو سەرژمێریە ئاعتراف پێ ناکرێت لە ناخۆ لە دەریشی وڵات بەڵام ئێمە حەز بەم هەموو مەترسیاکەین و بەداخەوە ئەتوانین برین دەسەڵاتی کوردی تا ئەم لەحزەیە هیچ تێبینیەکی ئەو توی نەبووە لەسەری بەڵام لە هەمان کاتیشا من ئەوەی تێبینیم کرد بە وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان باز لە مەترسیەکان نەکات ینی هەردوو حیزبی دەسەڵات زۆر بە ئاشکرا باز لە مەترسیەکان نەکەن ئەی کە باز لە مەترسیەکانەکەی بۆ نایی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی ئەتوانین برین هەر قانونی پەک بخەی ئەگەر لە ناوچە کوردستانەکان ناکرێت خۆی ئەمە دوا سەرژمێری سەردەمی ڕژێمی پێشوو لە 97 کرا بە حکمەوەی کە پارێزگاکانی هەرێمی کوردستانی تیانە بوو نە لە ناخۆ نە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەترافی پێ ناکرێت مادام ئەم مەترسیانە هەیە من بە هەموو پێوەرێک دەبوو لە کەرکووک و ناوچە جێناوەکان ڕابگیرێ هەر چۆن هەندێک هەوڵیاندا سێرەکەی وەزارەتی پلاندانانی حکوومەتی عێراق ئەوەی ڕاگەیانوە ئەعلانکردنی سەرژمێری لە ناوچە جێناوەکان تاخیر ئەەکەین کەواتە ئەوانش درکیان بەو مەترسیە کردووە کە ئەم سەرژمێریە چەند مەترسیدارە بۆ کەرکووک و ئەم مەترسیەکەش هەر لایەنە کوردیەکانی کەرکووک چ داوایەکتان لە هەوڵاتیانیە و پارێزگای هەیە کە ئێستا لەوێ نیشتەجێنین زیاتر لە 24 کاتژمێر ماوە دەتوانن بگەڕێنەوە چ داوایەکیان لێ دەکەن؟ بە هەموو پێوەرێک ئێمە یعنی باسمان لە مەترسیەکان کرد بۆ سەر کەرکووک و ناوچە جێناوەکان ئەمە وەکو مێژوویەک ئێمە کە لەم شارەیە ئەژین وەکو هەرکردن و بەرپرسیارەتێک باز لە مەترسیەکانی ئەم حاڵەتاکەین بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو حاڵەتەشە ئەماوەی 24 کاتژمێر ماوە تا سبەی سەعات توانین برین 12 شەو ئەم
بژمێرانە ئەتوانن ماڵان بگەڕێن و ناونووس بکەن من پێم وایە پرۆسەکە ئەوەندە قورس نییە ئەگەر بێت و بە تایبەت ئەو کوردانەی کە دانیشتووی کەرکووکن یا بە هەر پێوەرێک ئێمە ئەوە ئێمە ئەگەر باشنی لە سەرژمێری پەنجاحۆکەین هەر لە سنوورەکانی چەمچەماڵ و ئاغزەر و سنگا و تاکەفتی و کەلار هەمووی ئێمە سەر بە کەرکووکە ینی ئەتوانن زۆر بە ئاسانی بێن لە کەرکووکە سەرژمێری بکەن بۆی کە لانی کەم ئەم تەوازنی نەتەوەیە لە کەرکووکە کە لاڕابردووە چۆن بۆ بپارێزین بۆیە من پێم وایە ئەم 24 کاتژمێرەدا هەموو ئەو خێزانانەی کە چۆنەڵی کەرکووکین لە کەرکووک بوون و ئێستا لە پارێزگاکانی ترن بێن سەرژمێری خۆیان بکەن و ناونووسینەکە چکە ئەم 24 کاتژمێرەی ماوە 2021ەوە تەنها بۆ تاقیکردن و چەسپاندنی ئەم ناونووسینەیە ئەم ناونووسینە بەڕای من زۆر گرنگە من لەم لە حەزەیە ئەرین ئەوەی لەم سەرژمێریە لە کەرکووک ناو بنووسێت کەرکووکیە ما باقی نە شتێکمان ئەمێنێ بە ناوی ئاوارەی کەرکووک نە شتێکیشمان ئەمێنێ بە ناوی عەرەبی تعریب کرا و هەمووی ئەبێتە کەرکووکی ئەسڵ لە داهاتوودا لە هەڵبژاردن لە فۆرمی خۆراک لە هەموو ئەو سوودمەندانەی کە لە کەرکووکە هەیە ئەو کەسانە ئەیانگرێتەوە کە لە ناو کەرکووکە. زۆر سپاس دەکەم بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لە کەرکووک میوانی کوردستان 24 بووی.